من دەڵێم مردن هەموو نازناوێکت لێ ئەسێنێتەوە، هەموو پلۆپایەکت لێ ئەسێنێتەوە. قەت بیستوتانە ڕۆژێک جەنازەیەک کەسێک مرد بێ، مامۆستایەکی ئاینی بوو بێ، وتیانە مامۆستا فڵان کەس بێنن، ناوەڵە جەنازەکەی بێنن. دکتۆر فڵان کەس نا جەنازەکەی نایخوا بەرپرسە، ناڵێن سەرۆک فڵان کەس بێنن، نا جەنازە. ناڵێن وەزیر فڵان کەس بێنن، جەنازە. دکتۆر فڵان کەس نا، ئەندازیار فڵان کەس نەخێر، هیچ وەستا فڵان کەس نا، هەمووی جەنازە جەنازە جەنازە. مردن هەرچی پلەپایە و ڕوتبە هەیە، هەرچی نازناو هەیە کە لە دنیادا هەت بۆ هەمی لێ ئەسێنێتەوە. تەنها ناوێکە بۆ تۆ دەمێت پێت ئەڵێن تەرم و جەنازە، جەنازەکەی بێنن تاو. دکتۆری، مهندسی، بەرپرسی، نەجمە و داڵ هیچی نامێنێت، ئەمە هەمووی دنیاییە. بەیانی کە من دەمرم خی گەورە ئاخرمان خێر کە ناڵێن جەنازەکەی مامۆستا بێنن، ئەڵێن هەرڵێن جەنازەکەی بێنن تاو. مامۆستا و دکتۆری و ئەمانە هیچی نامێنێت، کۆتایی بێدێت. کەواتە لوت بەرز مەکە کاتێکە پلۆپایەکت هەیە، کاتێکە ناوێک